پەیام لە سندوقی ڕەشدا وەڵامی چەند پرسیارێکی گرنگ لەبارەی کێشەی کارەبا ئاشکرا دەکات. بۆچی کەمتر لە 10 سەعات کارەبا بە هاوڵاتیان دەدرێت؟ لە سەدا چەندی کارەبای بەرەمهاتوو لە هەرێم بە عێراق دەفرۆشرێت؟ لە ساڵی 2021 بە پاساوی بەرزبوونەوەی بەهای دۆلار لە سەدا 20 ڕسوماتی کارەبا زیاد کرا. ئێستا بانکی ناوەندی لە سەدا 16 بەهای دیناری بەرز کردوتەوە. بۆ حکوومەتی هەرێم کارەبا هەرزان ناکاتەوە. ڕۆژانە کەمتر لە 10 سەعات کارەبا بە هاوڵاتیان دەدرێت. ئێستا ڕۆژانە بە تێگڕا لەسەر ئاستی هەرێم کەمتر لە 10 سەعات کارەبا بە هاوڵاتیان دەدرێت. بە جۆرێک ماوەی پێدانی کارەبا لە سلێمانی لە هەموو ناوچەکانی دیکە خراپترە و هەندێک ڕۆژ تەنها 5 بۆ 6 سەعات کارەبای نیشتیمانی هەیە. پشکی پارێزگا و شارەکان لەلایەن وەزارەتی کارەبا بەم شێوەیە دیاری کراوە. هەولێر لە سەدا 41، سلێمانی و هەڵەبجە لە سەدا 34، دهۆک لە سەدا 23. بۆچی کارەبای نیشتیمانی لە هەرێم نابێتە 24 سەعات؟ ڕۆژانە ژێرخانی کارەبای هەرێم توانای بەرەمێنانی 7000 مێگاوات کارەبای هەیە، بەڵام ئێستا بەهۆی کەمی و دابین نەکردنی سوتەمەنی نزیکەی 3600 مێگاوات بەرهەم دەهێنرێت. ئەگەر حکومەت سوتەمەنی و غازی سروشتی بۆ تەواوی وێزگەکان دابین بکات، کارەبا دەبێتە 24 سەعاتی. بەپێی زانیاریەکان زیاتر لە 10 غازی کە توانای بەرەمێنانی نزیکەی 3000 مێگاوات کارەبایان هەیە بەهۆی دابین نەکردنی غازی سروشتی کار ناکەن. ئەمە لە کاتێکدایە دەسەڵاتدارانی هەرێم بانگەشەی هەناردنی غاز بۆ ئەوروپا دەکەن. لە سەدا چەندی کارەبای بەرەمهاتوو بە عێراق دەفرۆشرێت؟ لە ئێستادا 956 مێگاوات لەو کارەبایی لە هەرێم بەرهەم دەهێنرێت بە عێراق دەفرۆشرێت کە دەکاتە لە سەدا 26 ئەو کارەبایی ڕۆژانە لە هەرێم بەرهەم دەهێنرێت. حکوومەت لە ساڵی 2021 نرخی کارەبای گران کرد. ئێستا بۆچی هەرزانی ناکاتەوە؟ دوایەوەی بانکی ناوەندی عێراق لە کۆتایی ساڵی 2022 بەهای 100 دۆلاری لە 118,000 دینارەوە بۆ 146,000 دینار بەرز کردەوە، بەهۆیەوە حکوومەتی هەرێم لە ساڵی 2021 لە سەدا 20 کرێی کارەبایی زیاد کرد. ئێستا کە بانکی ناوەندی بەهای دیناری لە سەدا 16 بەرز کردوتەوە، دەبێت حکومەت ڕسوماتی کارەبا لە سەدا 16 کەم بکاتەوە. جگە لە زیادکردنی ڕسوماتی کارەبا بە پاساوی دۆلار، بە ڕێگەی دیکەش لە کابینەی نۆیەم نرخی کارەبای ماڵان و بازرگانی و پیشەسازی زیاد کراوە. بە پێی ئاماری وەزارەتی کارەبا لە ساڵی 2018 داهاتی کارەبا 289 ملیار دینار بووە، بەڵام ساڵی 2021 بۆ 1 تریلیۆن و 265 ملیار دینار بەرز بۆتەوە، واتە داهاتەکە لە سەدا 437 زیادی کردووە. بەڵێنە بێکردارەکان هاوشێوەی کابینەکانی پێشوو، کابینەی نۆیەم لە کارنامەکەیدا بەڵێنیدا چارەسەری بنەڕەتی کێشەی کارەبا بکات، کەچی تەمەنی شەرعی کابینەکە کۆتایی هاتوو کێشەی کارەبا هەروەکو خۆیەتی. بە پێی بەدەداچوونی پەیام یەک بەڵێنیان لە کارنامەکە سەبارەت بە کارەبا بردووەتە سەر، ئەویش کۆکردنەوەی پارەیە لە بەکاربەران بە جۆرێک ئێستا هەر هاوبەشێک سەرووی 2 ملیۆن دینار قەرزار بێت کارەبای دەبڕن و دەبێت بە زووترین کات قەرزەکەی بداتەوە.